هەرچی یەک ڕووبێ و یەک زبان و پاک، وەک شمشێر خوێنی دەبێ بە خۆراک. دووڕوود و زبان شانەی سەرسەرە، وەرە لەم قوڕە دەرکە ئەم کەرە. لەم زەمانەدا ڕاستیمان نەدی، خۆمان هەڵگرین بۆ دەورەی مادی. ئەوسا گورگ و مەڕ تێکڕا ئاوە خۆن، ئەمە ئەفسانەی کۆنەی من و تۆن. گورگ هەتا کەڵبەی نەشێ مەڕەخوا، پیاوی بێکارە ئەڵێ بەدبەخوا. خوا خزمەتکاری قاپی تۆ نییە، کوتەچی دایتێ دوعات بۆ چییە؟ خۆزگە پیاو خراپ وەک هەنگ بوایە، لەگەڵ پێوەدان گیانیان دەرچوایە. بەڵام لە شفرەی یەکانە ئەکەن، بە قامیش بڕین ددان تیژەکەن. خۆم ئاگام لێیە ڕۆژێک کاک ئەحمەد دوعای ژینی کرد بۆ پیاوێکی بەد. وتیان با جگرە بۆچی نەمرێ، فەرمووی با کەسی تر جێی ئەو نەگرێ. پیاو چاک مەمنوونی بەدی بەدکارە، چاک بەکردەوەی بەدا دیارە.